تۆ جێداڵدەی خوڕەی خۆشی و پێکەنینی شەوانم بووی، تۆ ڕووباری کەڵاگاتی مەملەکاتی ڕۆژانم بووی. ئێستاش بڵێم بۆ تەلاری بێ ئەوینی ئەم دنیاە، بۆ مشتێزر گۆڕی تاوان وڵاتی پرسافایە، گوڵم بڕۆ ماڵی زەردی بێ ئاوینە موبارەک بێ، لە ماڵی پڕ ئاشکرایە ئەوین چۆنە و چۆنیشە بێ. گوڵم بڕۆ ماڵی زەردی بیاوینە موبارەک بێ، لە ماڵی پڕ ئاشکرایە ئەوین چۆنە و چۆنیشە بێ. تاوانت کرد بۆ ماڵی پڕ کە ڕووباری عاشقە فرۆشت، تاوانت کرد بۆ ماڵی پڕ کە ڕووباری عاشقە فرۆشت، بۆ سێبەری دارێکی ڕوود مەملەکەتی عاشقە فرۆشت، بۆ سێبەری دارێکی ڕوود مەملەکەتی عاشقە فرۆشت. تۆ مەغریبی پڕبارانی خۆشەویستی و گریانم بووی، تۆ هارێزی پڕ شەونێنی دنیای بوون و ژیانم بووی، تۆ جێداڵدەی خوڕەی خۆشی و پێکەنینی شەوانم بووی، تۆ ڕووباری کەڵاگاتی مەملەکاتی ڕۆژانم بووی.